بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. بێگومان چارەسەرکردنی دڵ لە پێش چارەسەرکردنی جەستەوەیە. چکە بەڕاستی جەستە ئەگەر بێت و نەخۆش بکەوێ ئەو پەڕی نەخۆشیەکەی دنیات لێ بسێنێتەوە، بەڵام دڵ ئەگەر نەخۆش بکەوێ وە گوێی پێ نەدەی ئەوە دنیا و قیامەتیشە لێ سێنێتەوە. و ئێمەی مسلمانە بێ گرنگیەکی وا بە دڵ و دەروونمان بدەین کە وێنەی نەبێ لە چاو گرنگیدانمان بە جەستەمان. بەڕاستی چارەسەری جەستە ئاسانە کاتێکی کەمیەوێ لەبەرەوەی لە بەردەسایە و بینراوە و هەست پێکراوە، بەڵام چارەسەری دڵ قورسرە کاتێکی زیاتریەوێ، وردبوونەوەی زیاتریەوێ، قوڵبوونەوەی زیاتریەوێ، دیراسی زیاتریەوێ و وریایی و بە ئاگابوونی زیاتری شێوێ. وی رسول الله صلى الله عليه وسلم فرمودەی زۆرە لەبارەی گرنگیدان بە دڵەوە و لەبارەی چارەسەرکردنیەوە. لە فرمودەیەکە رسول الله صلى الله عليه وسلم بۆمان ڕوون ئەکاتەوە کە چەند گرنگە گرنگی بە دڵمان بدەین و باشبوونی جەستەش بە دوای باشبوونی دڵەوەیە و بۆشمان ڕوون ئەکاتەوە کە هۆکاری تێکچوونی دڵ چییە. لەم فرمودەیە چارەسەر و هۆکارەکەمان بۆ پێشەخە و دواتریش دەرئەنجامی چارەسەرەکە و هۆکارەکەشمان بۆ ڕوونەکاتەوە. رسول الله صلى الله عليه وسلم لفرمودەیەکە فەرمێ إن الحلال بين والحرام بين. فەرمێ بێگومان حەڵال ڕوونە و حرامیش ڕوونە، کەواتە ئەو شتانەی کە الله سبحانه وتعالى لە قورئانە ئاماژەی پێداوە ئەمە حرامە ڕوونە و هەموو کەس دەتوانێت بەس بە خوێندنەوەی قورئان بزانێ ئەو شتە حرامە. و ئەو شتانەشی کە حەڵاڵە قورئان ئاماژەی پێداوە کە حەڵاڵە ڕوونە، ئینسان بەس بە خوێندنەوەی قورئان ئەتوانێت بزانێت کە ئەو شتانە حەڵاڵن. بەڵام فەرمێ لە نێوانیانە چی هەیە؟ ئومور متشابهات. لە نێوان حرام و حەڵاڵە کۆمەڵێک شتمانەیە، کۆمەڵێک بابەتمانەیە کە لە سوچێکەوە سەیریەکەی احتیمالی حرام هەڵەگرێت، لە سوچێکیشەوە سەیریەکەی احتیمالی حەڵاڵ وەرەگرێت. ئەم جۆرەی سێم لا يعلمهن كثير من الناس. زۆرێک لە خەڵکی نازانن کە ئایا حرامە یاخود حەڵاڵە، یەکلانە بوونەتەوە تایە. زۆر بەی خەڵکی نازان. کەواتە فەرمودەیە تا ئێرە شتەکانمان بۆ کا بە سێ بەشەوە: حرامی ڕوون، حەڵاڵی ڕوون کە بەڵگەکانیان ڕاستەوخۆ هاتووە، سێمیش متەشابه کە بەڵگەکەی نەهاتووە، لێک چووە، یعنی لە حرامی جەچێ و لە حەڵاڵی جەچێ. پێویستەکە کەسی زانە بێت لێکۆڵینەوەی لێ بکە، دواتر حکمەکەی دەربهێنێ بە پێی ئەو بەڵگانەی کە بۆ حرامیەتی هاتوون یا بۆ حەڵاڵی هاتوون و بڕیاری لەسەر بدە کە لە حرامەکان یاخود لە حەڵاڵەکانە. ئەویش بە پێی قیاسات لەسەر حرام و حەڵاڵەکە و لەسەر دەقەکان کە هاتوون. پاشانم فەرمودەیە خەڵکیشمان بۆکە بە دوو بەشەوە. خەڵکیمان بۆکە بە دوو بەشەوە: زاناکان و خەڵکە گشتیە عەوامەکە. خەڵکە گشتیە عەوامەکە لەگەڵ زاناکانە هەردووکیان بەیەکەوە حرامی ڕوون و حەڵاڵی ڕوون ئەناسن، بەڵام بۆ لێک چووەکان ئەو بە زاناکان نەیزان، خەڵکە عەوامەکە نایزانێ. بۆیە لەبارەی حرامی ڕوونەوە و حەڵاڵی ڕوونەوە کەس عوزری نییە ئەنجامی بدە تاوانبارە بێ. و بۆ متەشابهیش بۆی نییە نزیکی بکەوێ هەتا وەکو پرسیار لە زاناکان نەکە، و زاناکانیش بۆیان نییە حکم بدەن هەتا وەکو لێ نەکۆڵنەوە. پاشان رسول الله صلى الله عليه وسلم أفرمي فمن اتقى الشبهات فقد استبرأ لدينه وعرضه. فرمي هركسي ورع بك دس لو شتانه هالقرية كاليكتشون تنها لبروي نكبت حرامه. هركسي ورع بك ورع بريتيلا دس هالقرتن لهر شتيك شبهي لسرة، دس هالقرية لو شتاني كشبهان لسرة ليكتشون. ئەفەرمێ
ئەوە دووشتی بە سەلامەتی دەرکردووە. یەکێکیان دینەکەیەتی سەلامەتە بێ، ئەوی تریشیان ناموسیەتی، کەسایەتیەتی، ناوبانگێتی. چونکە ئینسان بە نزیک کەوتنەوە لە متەشابه نزیکە بێتەوە لە حەرام ئەگەر نشکەوێتە ناوی. ئیتر وەکو وایە لە چواردەوری بسوڕێتەوە و کە لە چواردەوریشی سوڕایەوە ڕۆژێک هەرتەیەکەوێ تۆ نزیکی ئاگربی پلیشکار بەرەکەوێ. بۆیە ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم لێرەیە فەرمێ کە خۆی دوورخستەوە لە حەرام دین و کەسایەتی پارێزراوە، بەڵام کە نزیکی کەوتەوە بەوەی کە دەست ئەبا بۆ متەشابیهاتەکان تا ئەکەوێتە حەرامێکەوە، ئەو وەختە حەرامەکە کاریگەری لەسەر دینی بەجێ هێڵێ و بەشێک لە ئیمانەکەیە بە، وەکو بکەوێتە زیناوە، بکەوێتە دزیەوە، بکەوێتە ڕیباوە، بکەوێتە مەشروب خواردنەوە، بکەوێتە شتێک لەو بابەتانەوە حەرام خۆریەکەوە، ئەو بەشێک لە دینیە بە. وەلەو لاشەوە ئەگەر بکەوێتە زیناوە حەدی لەسەر تەطبیقەکرێ، بکەوێتە خواردنی مەشروبەوە حەدی لەسەر تەطبیقەکرێ، ئەوە لە کەسایەتیەدا پێوترێ کەسێک کە حەدی لەسەر تەطبیق کراوە. بۆیە ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم فەرمێ بەس دوورکەوەرەوە لە متەشابیهات و وەڕع بکە لە پێناوی ڕەزامەندی ئەڵڵایە تۆ دین و کەسایەتیت سەلامەتە بێ. پاشانە فەرمێ ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم ومن وقع في الشبهات فقد وقع في الحرام. ئاگادار بن هەر کەسێ بەردەوام بە دوای ئەو شتانەوە بێ کە لێک چووە، کە بەڕاستی ئەمڕۆ زۆربەی مامەڵەکان لێکچوون کە ئایبینی خەڵکی بەدەستی لان قەست تەبەنی ئەکا و دەستێکیش هەیە بە ئەن قەست بۆیان نەهێنێ، بە زۆری مامەڵە ئەلکترۆنیەکان زۆر بێ چێتە بابی متەشابیهاتەوە. ئەفەرمێ هەر کەسێ گوێ نەداتێ هەموو متەشابیهێک بێنێت و لەسەری بڕوا، فەرمێوە کەوێتە حەرامەوە دڵنیا بە پارێزراو نابێت، چونکە لە دەوری ئاگرە پریشکێربەرەکەوێ. پاشانە فەرمێ ئەلا ئین لكل ملك حمى وألا إن حمى الله محارمه. ئاگادار بنە فەرمێ هەموو پادشایەک سنوورێکی خۆی هەیە، پەرژینێکی خۆی هەیە، و سنووری ئەڵڵاش سبحانه وتعالى حرام کراوەکانیەتی کە تۆ نزیکی متەشابیهات ئەکەوی، متەشابیهات سنوورەکەیە لە لێواری حرامای تێی ئەکەوی، وەکو بڵێ پێتەڵێ ئەڵڵا سبحانه وتعالى پێی ناخۆشە تۆ نزیکی سنوورەکان بکەوی. بۆیە لە قورئانی شا فەرمێ وتلك حدود الله فلا تقربوها. ئەوانە سنووری ئەڵڵان نزیکی نەکەون، چونکە نزیکی کەوی تعداشیەکەی. بۆیە دیسان هۆشداریە داوە فەرمێ وتلك حدود الله فلا تعتدوها. سنوورەکانی ئەڵڵایە نەیان بەزێنی. ومن يتعد حدود الله فأولئك هم الظالمون. ئەوانی سنووری ئەڵڵا بەزێنن، گوێ نادەنێ بە متەشابیهاتەکانە تێپەڕن، ئەوانە ستەمکارەکانن، ظالیمەکانن لە نەفسی خۆیان و لە حەقی خەڵکی و لە ئاستحەقی ئەڵڵاش سبحانه وتعالى. بۆیە أفرمي ومن يعص الله ورسوله ويتعد حدوده يدخله نارا خالدا فيها وله عذاب مهين. هركسي فرماني الله ورسولك بشكينه سنوركاني الله بزينه أي خات آقروتي يا أبي أبو هتا هتايو سزاكي رسواك لشيه ويبراسي إنسان به آقاداري بزاندني سنوركاني الله به باشا پەیڕەوکردنی ئەم یاسایە لەکوێوە سەرچاوە ئاگرێ کە تۆ حەرامی ڕوون دوور بەلێ، حەڵاڵی ڕوونیش کاری پێ بکە، متەشابیهش نزیکی مەکەوە، هەتا وەکو زانایەکی لە خواترز بۆ یەکلای نەکاتەوە. ئەمە سەرچاوەکی لە دڵەوەیە. تەماشا بکە ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم دوا ئەما فەرمێتی ئەلا ئین فی الجەسەدی مضغە. ئاگادار بن لەناو جەستەیە پارچەیەک گۆشت هەیە. مضغە یعنی پارچەیەک گۆشت. ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم بۆ خۆی فەرمێ دڵی ئینسان بەقەر مشتێکە، بەقەر مشتە. إذا صلح صلح سائر الجسد.
صلح الجسد كله لرواية كتير. أجر أو ضل سلامة به، حزي لحرام نبي، حزي لمتشابه نبي، خوي بدور بقري لي بس لدوري حلال به، هامو جستي سلامة به. ويكاتك كتو نزيكي متشابه أكوين خوش يقل ضلتها ضل سلامة نية عاب شورو بيها. كنزيكي حرام كوي نخوش يقل ضلتها ضل سلامة نية. كدورة كوي تولى حرام لحلال جواب حلال نادي ناتبه رهل بابو حرام ومتشابه كي أو ضل اتياجو اگر ضل باش به جستش باش به نزيكي حرام ناكوه ونزيكي متشابه ناكوه. وإن فسد اگر اون پارچه گوشته که ضل لناو جسته آیا فاسد به خراب به فسد الجسد كله او جسته هر هموی فاسده به بله که ضل نخوش بو هر بدوای حرام وی هر بدوای شبه وی هر خواهواتا دين فروشيك به آسان كاريا كدبوبك ياخد عزري كدباتي بوي توبري أو حرام هالبجيري أو حرامان جانبي ياخد خواخواتا شبهية كدبوبه توبو شبهية حرامي حلالكي كبراستي أمرو زورك لبانخواز وملا دين فروشكان إيش يعني حرام كردني حلالة بشبهه وقمانا كان بولا بروي خويان ضليان نخوشم سيركي رسول الله صلى الله عليه وسلم بچينا يبردون قلوبهم قلوب الشياطين في جثمان إنس فرمي ضليان ضلي شيطانة بلام لجسمي إنسانة على جستي إنسانة أم فرموده بيش مانا لي أقلنا وضلايا بابل جيوية فرمي أقر ضلك باش بي جستك باش به خرابيش بي جستك خراب به أول شي كين جستي إنسان ريبريكا عقليتي كانت عقلك لنا وضلايا أقر عقلك باش به جستك باش به وأقر عقلك خراب به جستك خراب به أم فرمودي إمامي أحمد فرمي رضا ورحمتي الله إليه بيك لو فرموداني كمداري إسلامي لسرة كإسلامي لسر بنيات نراوة و إنسان كاتك جستو زباني جيجيرو أراوستاو باش به كضلي أراوستاو باش به ويا عمر كوري خطاب رضا ورحمتي الله إليه به فرمي من عرض نفسه للتهم فلا يلومن إلا نفسه أفرمي هركسه خوي بخاتا جيغايك خوي بخاتا حالتيكوا كتومتي تيايا بدري تبال بابز لومي خوي بكا لومي هيج كسينكا كاو خوي بو حزيل وبو كا أو تومتاني بدري تبال ويبراسي إنسان به ئاگاداری خۆی بێ ئەو شتانەی کە گومانیان لەسرە ئەو شتانن کە گومانت لەسەر دروست ئەکەن بەرەو پیریانە ڕۆی تۆ ئینسانێکی گوماناویە بلای خەڵکی والحەمدولله رب العالمین.